لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 358 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سود لێ وەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإذا جاءهم أمر من الأمن أو الخوف أذاعوا به ولو ردوه إلى الرسول وإلى أولي الأمر منهم لعلمه الذين يستنبطونه منهم ولولا فضل الله عليكم ورحمته لاتبعتم الشيطان إلا قليلا. بەڕخۆشەویستان هەر لە درێژەی باسی کەسانێکی دووڕوو منافق خوای گەورە فەرمی وإذا جاءهم أمر من الأمن أو الخوف کاتێکەوە هەواڵێکیان لۆ دێ ئەو هەواڵە دەربارەی ئەمن و ئاسایشی مسلمانانە و یاخود دەربارەی ئەو مەترسیەیە کەوا ڕوو لە مسلمانان دەکا ئەذاعوا به بەبێ ئەوەی تەکید بکەن و یەکسەر با بڵێین پەخشی دەکەن وەکو ئیذاعەیەک پەخش بکاتن پەخشی دەکەن و بڵاوی دەکەنەوە. ولو ردوه إلى الرسول خو ئەگەر بێت و مووقفی ڕاستەقینە و مووقفی ئیماندارانە ئەوەیەکەوە ئەگەر بیجێڕنەوە لۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم وإلى أولي الأمر منهم لە بۆ لای ئەوانەی کەوا سەرکردن لە ناویان لعلمه الذين يستنبطونه منهم لەو حاڵەتە ئەو کەسانەی کەوا دەیانەوێت بە خۆیان شت هەڵێنجن لەو حاڵتەی لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەروە لە زمانی ئولی الأمر حەقیقەتەکەی تێدەگەن. ولولا فضل الله عليكم ورحمته أجر فضل ورحمتي خواي جور النبي لاتبعتم الشيطان إلا قليلا. أوا هموتان أجر بفضل ورحمتي خواي جور النبي هموتان شوين كوتي شيطان دبن إلا كم يجنبي إلا كم يجنبي. بلا خوش وستان ديارا هواش بابتي شي زور جرنجا هل وك القرآن بيروز هموي جرنجا درباري وكاتك وهوالك بلاو دبيتوا هەواڵێک بڵاو دەبیتەوە بەگشتی و بە تایبەتی لەو هەواڵانەی کەوا تەئسیر لە کیانی ئومەتی ئیسلامی دەکات لە مقابل سیراعەکەی لەگەڵ ئومەتی کوفر کەواتە لێرە قەزیەکە زیاتر کاتێکەوە ئومەتی ئیسلام لەگەڵ ئومەتی کوفر لە سیراعدایە ئیتر کاتێکەوە هەواڵێک بڵاو دەبیتەوە لەو بارەیەوە لە نەتیجەی ئەو سیراعەی بینی مسلمانان و بێباوەڕان هەواڵێک بڵاو دەبێتەوە جەسەوان ئەو هەواڵە دەربارەی ئەمن و ئەمانە یان دەربارەی خەوف و تەهدید و هەڕەشەیە بە هەردوو شێوە ئەوان چ دەکەن کاتێک هەواڵەکە دەبیستن کەسی منافق خوای گەورە دەفەرمێ ئەذاعوا به دێن ئیذاعەی دەکەن ئیذاعە بزەب لەناو خۆمان زۆر واضحە دەڵێن فڵانە ئیذاعە لۆ پێگوێ ئیذاعە بەرەوەی پەخشی دەکا پەخشی دەکا ئەو هەواڵانەی کە پێیتی پەخش دەکا ئیتر ئەو کەسە منافقە سوبحانڵڵا لە خودی خۆی دەبیتە ئیذاعەتی متەنەقل ئەو شتەی کە پێیتی بەبێ ئەوەی تەئکید و تەبەیونی تێدا بکات دێتن پەرش و بڵاوی دەکات پەخشی دەکاتن سوبحانڵڵا دەگاتەوی و ئێستا وەسایلی ئیعلامیش هەیە هەر خودی خۆی ئیذاعەیە و لەناو ئیذاعەتیش و لەناو تەلەڤیزیۆنیشیش پەخشی دەکات بەبێ ئەوەی تەئکیدی لێ بکاتەوە سوبحانڵڵا ئەذاعوا به ولو ردوه إلى الرسول أو وقتك بيغمبر مابو صلى الله عليه وسلم وكو أعلى سلطننا مسلمانا وإلى أولي الأمر منهم أجر بيجرنو لا بيغمبر صلى الله عليه وسلم وبيجرنو أوانيك أولي الأمر منهم أوانيك وأولي الأمر أوانيك وسركردو بربرسن لنا مسلمان أجر بيجرنو أو خبري بيش أو بلاي بكنوا بابسن لا بيغمبر صلى الله عليه وسلم لا يسركردكان وبربرسكان باسي بكن أو لعلمه الذين يستنبطونه منهم استنباط وتهرينزان أو كس منافقان كخبرك دبستن هر بخوانك سرج تلي هلن دهينزنو پخشي دكن بلام أجر بيتو بيجرنو للاي پیغمبر صلى الله عليه وسلم لولاي أولي الأمر برپرسكانيان أو لعلمه أو أوان تيان دقينن حقتي أو شتيتيا
پێغەمبەر صلی الله علیه وسلم و هەروە ئولی الئەمر واتە بەرپرسەکانیان تێیان دەگەینن ئەو کەسانە تێدەگەین کە بە خۆیان دەیانەوێت شت هەڵێنجن کەواتە ئەوان ئیشیوان نییە هەڵێنجن ئەوە دەگەڕێتەوە پێویستە لە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بۆ ئیمانداران و بەرپرسانی ئیمانداران ئەوان حەقەتەکان تێدەگەینن کەواتە یەستەنبیتونەه منهم واتە ئەوانەی کەوا منافقن و دەیانەوێت شت لە خۆیانەوە هەڵێنجن ئەو جا پەخشیشی دەکەن بەبێ ئەوی بیجێڕنەوە هەندێک لە مفەسیرینیش دەڵێن ئولی الئەمر هەندێک لە ئولی الئەمر ئەوان بەڕاستی ئەو فەهمە و ئەو دووربینیە و ئەو شارەزاییان هەیە کەوا لە ئەخبارەکان کە دێ شت هەڵێنجن کەواتە ئەگەر بێت و بیجێڕنەوە لای ئەوان دەزانن حەقەتی ئەو قەزەیەی چییە نەک لە خۆیەوە کەسێکی عادی و عەوامی خەڵکی بێتن شت پەخش بکە و شت بڵاو بکات و بێ ئەوی بیجێڕتەوە مەزدەر و سەرد مەزدەر و با بڵێ سەرچاوەکەی خۆی کەواتە بەڕاستی ئەو زۆر گرنگە کەوا مسلمانان لە هەموو حاڵەتێک بەگشتی و بە تایبەتیش لەو ئەخبار و هەواڵانەی کەوا عیلاقەی بە قەزیەی ئەمنی وەکو بڵێ ئەمنی مسلمانان هەیە لە سراعیان لە دژی کافران بە هیچ شێوەیەک شت بڵاو نەکەنەوە ئەگەر هەر خەبەرێکیان بیست با بیگەینە سەرکردەکانیان با بیگەینە حتمما ئەوانەی کەوا سەرکردەی مسلمانانن ئەوان بە هەوەنتە نەبووینە سەرکردە ئەوان تێدەگەن ئەوان دەزان کو هەڵێنجن ئەوان قەزیەکەی بە تەواتی دەکەنەوە نەک ئەتو بیگەینی لەناو هەموو خەڵکی بڵاوی بکەیەوە لە نەتیجەدا ئەگەر عیلاقەی بە مەسەلەی ئەمن و ئەمان هەبیتن کە ئەسڵەن قەزیەکەش لەوانەیە خەبەرەکە ڕاست نەبیتن مسلمانان هەمووی پشتێنی لێ بکەنەوە و لە کاتێک دژمنان دەیانوێتن لە فرسەتێک دەگەڕێن کەوا مسلمانان حەزەر وەرنەگرن و پشتی خۆیان لێ بکەنەوە ئەو جا بێتن بە فرسەتی بزانی و لە نەتیجەی ئەو خەبەرەی کەوا منافقەکان بڵاوی دەکەنەوە تەواو هەز بە ئەمن و ئەمان بکەن و لە کاتێک دەکەوە مەترسی لە دەوروبەریانە و یاخود بپێچەوانەوە کاتێکەوە هەواڵەکە هەواڵێکی ترسناکە مع العلم واش نییە ئیتر لەوانەیە کەسانێک لە مسلمانان تەواودانە مەزراینە ببی تەمای ئەوەی کەوا دڵڕاوچیان لێ دروستبی ئەمن و ئەمانێت تێدا نەبێتن لە حەقەتش ئەو شتەوە نییە ئیتر ئەسڵ وایە مسلمان کە خەبەرێکی بیست بە تایبەتی ئەوەی کەوا متعلقە بە ئەمن و ئەمان و قەزیەی ئەمنی مسلمانان بیجێڕتۆ سەر مەزدەرەکەی خۆی ئەوان دەزانن ئەوانەی کەوا بەرپرسی مسلمانان دەزانن لێی هەڵێنجن حەقەتی شتەکەی تێبگەن نەک لە خۆی وڵاوی بکاتەوە و هەروەها بەگشتیش هەموو خەبەرێک بەڕاستی ئەسڵ وایە مسلمان ناقل نەبی بۆ هەموو خەبەرێک هەتا وەکو تەئکیدی لێ دەکاتەوە ئیتر لەسەر ئەو بابەتەش حەدیث زۆرە لە حەدیثێکەوە ئیمام مسلم و ئەبو داود ڕوایەتیان کرد ئەبی هورەیرە دەجێت خوای لە ڕازی بی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەن کەفا بالمرء كذبا ياخذ الرواية كفى بالمرء إثما أن يحدث بكل ما سمع كواتا ئەوەندەی بەسە ئەو کەسە کەوا بەدرۆ لەسەری حساب بی یاخود لە ڕوات ئەوەندەی بەسە ئەو کەسە تاوەکو گوناحبار بی چی بەسە یا رەسوول الله أن يحدث بكل ما سمع واتە هەر شتێکی ببیستی بچین بیڵێتەوە هەر شتێک ببیستی و بیڵێتەوە وەچی بەبەغا ئەوە طەبیعاتێتی بەڵام ئینسان بەتایبەتی مسلمان دەبی عەقلی بەکاربینی چێ دەڵێ ئەو قسەی ڕاستە وەکو گوتمە ئەسڵ وایە ئەو قسە بگەیە و مەزدەری خۆی بگەینێ خاوەنەکانی خۆی نەگەتو بچی بڵاوی بکە و ببێت تەئکید لێ بکەیەوە کەواتە بەڕاستی ئەو هەندە گوناحی ئەو کەسە بەسە ئەو هەندەی بەسە كفى بالمرء إثما ياخذ كذبا ئەوەندەی بەسە کە درۆزن بی بۆی هەر شتێک ببیستی و یەکسەر بیڵێتەوە لە حەدیثێکی دیکە کە إمام بخاري مسلم رواياتيان كردي مغيري كوري شعب خوالي لراز دجيرتو دفن في أنصاصا فرموي وكره لكم واتا في أنصاصا دفن الله سبحانه وتعالى بينا خوش لبونغو قيل وقال حديث كدر يجا أو عندك ما بس ما ليلة واتا الله سبحانه وتعالى بينا خوشة أنغو هر باسي قيل وقالب كان شتيك قوترا شتيك وادلي قيل مەزدەڕەکەشی دیار نییە چێ گوتی کەواتە بەڕاستی ئەو ئیشی مسلمانی نییە خوا پێی ناخۆشە ئەو قسانە بجێڕۆکە ئەسڵەن مەزدەڕەکەی دیار نییە لە حەدیثێکی دیکە کەوا ئیمامی ترمذی ڕوایەت کرد لە عەلی کوڕی ئەبی طالب خوای لێ دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی من حدث عني حديثا وهو يرى أنه كذب هەر کەسێک فرمودەیەکی من بجێڕتەوە و دەزانی ئەوە فرمودەی من نییە و درۆیە واتە حەدیثەکە مەوضوعە یان ضعیفە بمصطلحي علماء الحديث أو ذاب هر بشي جيريتوا فهو أحد الكذابين أو يكل دروز نكانه خو بنام عنده لحديث ايش كأبو داود رواية كده أبي مسعود أنصاري خوالي راز دفرمي بيان صلى الله عليه وسلم فرمي بئس مطية الرجل زعموا
خراپترین شت کە پیاوێک احتیمادی لەسەر بکە بەڵێ زەعەم و خەڵک وا ئیدعا دەکا یاخرکاک خەڵک وا ئیدعا تولۆ دەیجێڕێەوە خەڵک وا دەڵێ ئیتر بەڕاستی ئینسانی مسلمان پێویستە ئاگادار بی لەوەی کەوا نەبیتە ئیزاعەیەکی متەنەقیل هەر خەبەرێک بزانین ئەسڵەن و من حسن ئیسلام المرء تركه ما لا یعنی ئەو شتێک کە ئەسڵەن پێویست با بڵێن علاقەی بتونی هەر نابی ئەتوو بەڕاستی اهتمام پێ بدەی گرنگی پێ بدەی و ئەسڵ لە مسلمانان ئەوەیە من كان يؤمن بالله واليوم فليقل خيرا أو ليصمت ئەگەر بەس ئەو حەدیثانت بەڕاستی جێبەجێ بکەین بە تەکید زۆربەی زۆر مەشاکلەکانمان نامێنێ کەسێک ئیمانی بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە با قسەی خێر بکە یان بێ دەنگ بی یان بێ دەنگ بی کەواتە بەڕاستی ئینسانی مسلمان پێویستە زۆر ئاگادار بی ئەو زەدەفن وەلەولا فضل الله عليكم ورحمته ئەگەر فەزل و ڕەحمەتی خوای گەورە نەبی سبحانه وتعالى لەسەرتان لاتبعتم الشيطان إلا قليلا ئەوە بەڕاستی ئیتباعی شەیطانتان دەکرد شوێن کەوتەی شەیطان دەبوون هەمووتان بەگشتی إلا قليلا إلا کەمێکتان نەبی إلا کەمێکتان نەبی لێردا تەمەشا دەکەی کەواتە وەکو هەندێک دەزانیان دەفەرمونون ئەگەر فەزل و ڕەحمەتی خوای گەورە نەبی بە ناردنی ئەو قورئانە و ئەو پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە هەمووتان ئیتباعی شەیطانتان دەکرد إلا کەمێکتان نەبی وەکو لە پێشی هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بە مەرحەلەی فەتەرە حساب دەکرێتەوە دابڕان کەسانێکی زۆر کەم کە وەکو زانیان دەفەرمونون لە حدودی دە کەسێک لەو قوڕەیشە لە حدودی دە کەسێک لەو قوڕەیشە لەسەر عەقیدەی تەوحید مابوون لەوانە قیسی کوڕی ساعیدە ئەوان کە هەر هەمووی تووشی شرک ببوو کەواتە ئەگەر فەزل و ڕەحمەتی خوای گەورە نەبی بەسەرتان بە ناردنی ئەو قورئانە و بە ناردنی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم هەر هەمووتان ئیتباع شەیطانتان دەکرد ئیلا کەمێک نەبی یعنی فعلا وایە بەتەکید وایە لە پاشی ناردنی ئەو قورئانەش لە پاشی ناردنی ئەو پێغەمبەر صلی الله عليه وسلم تەماشاکەوە ئەکثر الناس للحق كارهون وما أكثر الناس ولو حرصت بمؤمن زۆربەی زۆری خەڵکی ئیماندار نییە زۆربەی زۆری خەڵکی وەکو خوای گەورە قاعیدەیەکە دەفەرمی يعني تەماشا دەکەی لە پاشی هاتنی قورئانیش لە پاشی هاتنی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەوجا ئەدێگەر هەر نەهات با قورئان ئەدێگەر پێغەمبەر نەهات با صلی الله عليه وسلم کەواتە مادەم ئەو قورئانە مەوجودە ئەیلات لۆ تەدەبوری لێ ناکەن کەوا یەقینیان لۆ دروست بیتن وهروها ولولا فضل الله عليكم ورحمته لاتبعتم الشيطان إلا قليلا بەڕاستی ئەوەش لێ وەردەگیرەیە کە ئەگەر تەوفیقی خوای گەورە نەبی فەزلی خوای گەورە لەمی لەسەر ئێمە بەڕاستی لە خۆت تۆ ناتوانێت هیدایەت وەربگری بە دوای حەقدا دەگەڕێی و نایبینیەوە پێویستت بە فەزلی خوایە پێویست بە هیدایەتی ئەڵڵایە سوبحانه وتعالى کەواتە بەڕاستی پێویستە کاتێکەوە کارێکی چاکە دەکەی کاتێکەوە دەبینی دامەزرای لەسەر ئەو دینەی شکری خوا بکەی سوبحانه وتعالى فەزلێکی خوایە لەسەرت هیدایەتی ئەڵڵایە سوبحانه وتعالى بە هیچ شێوە بە خۆت مەنازە بە هیچ شێوەیەک بە خۆت مەنازە ئەگەر خوای گەورە لە بۆ خۆی لێمان لە بۆ خۆمان لێمان بگەڕێ بەڕاستی وەکو پێنج لە دوعاکانی اللهم لا تكلني إلى نفسي طرفة عين یا ربی خوای بەقەت چاوتروکانت لە بۆ خۆم بەجیم نێڵی فەزلی خۆت و تەوفیقی خۆت و ڕیعایەت و چاودێری خۆت لێم نەچێشیەوە بەقەت چاوتروکانش کەواتە بەڕاستی پێویستە ئەو کارە چاکانەی کە دەیکەی بە فەزلی خوای بزانی شکرانەی لەسەر بکە بە هیچ شێوەیەک ئەوە بە خەیاڵت دانەیەکەوە بە هونەری خۆتە بە زیرەکی خۆتە بە عاقلی خۆتە زۆر کە زەیرەت و عاقلتر و زیرەکتر تەماشا دەکەی خەریکی کوفر و بێدینی والعیاذ بالله بەڵام ئەو هیدایەتە فەزل و ڕەحمەتی خوایە سوبحانه وتعالى ئەگەر بە فەزل و ڕەحمەت و هیدایەتی خوای گەورە نەبی لاتبعتم الشەیطان إلا قليلا ئەوە ئیتباعی شەیطانتان دەکرد ئیلا کەمێکتان نەبی کەواتە بەڕاستی ئەوە حەقەتێکی مهمە پێویستە بەردەوامی لەبەر چاومان بی پاشان خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم فقاتل في سبيل الله لا تكلف إلا نفسك يا رسول الله ئەگەر خەڵکیش بەو شێوەی لە قەدەر پێویست لەگەڵت نەبوون فقاتل في سبيل الله دیارە وەکو ئاەتەکان زیاتر لە سەرەتادا کە ئەو مەجموعە ئاەتە هاتیە باز لە قیتال دەکاتن منافقەکان کە بە خۆیان بە پاش دەکەوتن و خەڵکییان بە پاش دەیەخست و خەڵکییان سات دەکردەوە یا رسول الله دەیئەتو فقاتل في سبيل الله ئەگەر بە تەنهاش بووی فقاتل في سبيل الله لا تكلف إلا نفسك
خوای گەورە تەکلیف لە کەس ناکە تەنها بابڕێن خوای گەورە تەکلیف لێ ناکە لە کەس بۆی ئیلا بە خۆت بابڕێن تەکلیفەکەی تەوجیهی تو کردیە خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی ئەتوو بە خۆت ساحێبی خۆتی بەوەی کەوا ئەتوو ساحێبی خەڵچینی لا تکەلەف إلا نفسك وەکو خوای گەورە کە دەفەرمیتن لێرەدا وحرض المؤمنين أو ذا تحريض إيمان داران بك كواتا لا يكلفك إلا فعل نفسك واتخواي قو تكليف لناك إلا فعل نفسي خود نبي يا رسول الله أو هند مكلف أتو لا تكلف إلا نفسك برام أو كرسرت وحرض المؤمنين إيمان داران هان بدأ لبو قتال لبيناوي الله سبحانه وتعالى عسى الله أن يكف بأس الذين كفروا والله أشد بأسا وأشد تنكيلا تاوكو لنتيزي أو قتالا خواي قول سبحانه وتعالى بأس قوة دا صلاة كافران لابد والله أشد بأسا الله سبحانه وتعالى بأس قوتي زور زيادة لله مكسي وأشد تنكيلا وكاتش كسزابدا سزايتي تندي أو كساندا كوا دجمنات ديني خوات كان ديارة أو آتا شتي تريش تداما ببشتواني خواي قورا لواني داهتو دينو خزمتي وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.